عەبدوڵڵا پەشێوی شاعیر ئەڵێت کە وەفدێ دەچێتە شوێنێ بۆ سەر گۆڕی سەربازی ون تاجە گوڵینەیەک دێنێ ئەگەر سبەی وەفدێک بێتە وڵاتی من لێم بپرسێ کوانێ گۆڕی سەربازی ون دەڵێم گەورم لە کەناری هەر جۆگایە لەسەر سەکوی هەر مزگەوتێ لەبەر دەرگای هەر ماڵێ هەر کلێسەی هەر ئەشکەوتێ لەسەر گابەردی هەر شاخێ لەسەر درەختی هەر باخێ لەم وڵاتە لەسەر هەر بستە زەمینێ لەژێر هەر گەزە ئاسمانێ مەترسە کەمێک سەر داخە و تاجە گوڵینەکەت دانێ. بینەرانی بەڕێز ئەم کاتان باش ئەمڕۆژ جارێکی تر لەگەڵتان بە یەک دەگەینەوە لە بەرنامەیەکی تایبەت بە ڕۆژی شەهیدی یەکێتی نیشتمانی کوردستان. ئەمڕۆ 21/11 ڕۆژی شەهیدی یەکێتیە، ڕۆژی لە سێدارەدانی شەهیدان خاڵەشیها بوو ئەنوور و جعفەر عەبدولواحیدە. ئێمە لەم بەرنامە تایبەتە قسە لەسەر شەهید دەکەین لە ئەدەبیاتی یەکێتی و من پێم خۆشە پێش ئەوەی قسە و باسەکەمان لەسەر باسی شەهید بێت لە ناو ئەدەبیاتە قسە لەسەر ڕۆژی شەهید بکەین. ئەویش بە میواندارەی بەڕێز کاک عادل عەلی نووسەر و ڕۆشنبیر. کاک عادل زۆر بەخێر بێت. سپاسانەکەم. یەکەم جار پێم خۆشە قسێک لەسەر ڕۆژەکە بکەین، ینی هەڵبژاردننی ڕۆژێکی ئاوا جەنابتان وەکو نووسەرێک و وەکو کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆژێکی گونجا و شایستە و لە شوێنی خۆیاتی ئێمە ئەڵێن یەکێتی خاوەنی زیاتر لە 20,000 شەهیدە و لە هەموو سەردەمە جیاوازەکانە وەکو شعری عەبدوڵڵا پەشێویش ئەڵێت لە هەموو بستە خاکێکە شەهیدی داوە. من پێشەکی سەری ڕێز و نەوازش دانوێنم لە ئاستی گیانبازی لە ئاستی یادی شەهیدان و سڵاو و حورمەتی زۆر بووە کە سوکاری سەربەرزی شەهیدانە نێرین لێرەوە لە موناسەبە. ئەگەر تەماشای هەموو ڕۆژەکانی ساڵ بکەی بەبێ ینی زیادە ڕەوی هەموو ڕۆژەکانی ساڵ ڕۆژی شەهیدە بۆ یەکێتی، چونکە وەک خۆت باست کرد یەکێتی خاوەنی یعنی زیاتر لە 20,000 شەهیدە، شەهیدی سەنگەر، شەهیدی زیندانی سیاسی و شەهیدی ڕاپەڕینەکان و هەموو ئەو مەیدانانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی تیا کردووە خاوەنی سەروەری و خاوەنی ژمارەیەکی یەکجار شەهیدە. بۆی ئەگەر هەموو ڕۆژەکان بگری هەموو ڕۆژەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان توانی بڵێن ڕۆژی شەهیدانە. بەڵام هەردەبوو ڕۆژێک دیاری بکرێ، بەڵام ئەو ڕۆژە بۆ دیاریکرا ئەو ڕۆژە لە ڕاستیە لێرەوە حەقا هەم سڵاو برێرین هەم یادی بکەینەوە کە ژنە قارەمان ژنە تێکۆشەری شۆڕشی نوێ وەسفێخان کە ئەو کات بەرپرسی مەکتەبی شەهیدان بوو پێشنیارێکی لەو بابەتەی کرد. ئەو پێشنیازەیش لەوە هات کە سەرقافڵەی شەهیدان کە سەرەتای شۆڕشی نوێ و قارەمانان ڕابەرانی ئێمە خاڵە شیهاب مامۆستا جعفەر عەبدولواحید کاک ئەنوەر زۆراب بوون کە لە 21/11/1976 کە لە سێدارە دران ئەوانە بوونە سەر قافڵەی شەهیدان. بۆ ئێمە شەهیدەکانمان بمبورە ئەنی ئەگەر سەیرێکی کاتی شەهید بوونیشیان بکەین ئەمانە لە کاتێکە شەهید کراون سەرەتای دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ بووە، یعنی ئەمان لەبەرەوەی سەرکردە بوون و ڕێخستنێکی زۆریشیان هەبووە بەمەستمەوە ینی کاتەکەی تاوقیتەکەشی بۆ ئەو کاتی ئەوانە پێشتر بڵێن زیندانی کرابوون تحقیقوانیان تاو بووە و دوای ئەمری لەسەر داردانیان دراو لەو ڕۆژایە ئەدامکران. ئەمە وەکو سەرقافڵەی شەهیدان کە لە کاتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ جیاوازێکی لەگەڵ شەهیدەکانە نەکردوە، چێ شەهیدی سەرکردە بە یاخود پێشمەگەیەکی ئاسایی بووێ لە سەنگەری ڕوبەڕووبوونەوە خەباتە شەهید بوو بێ. ئەم ڕۆژە بۆ ئێمە ڕۆژی هەر ئەوە نییە ئێمە یادی شەهیدەکان بکەینەوە بۆ مانایی کە خەفەتیان بۆ بخۆین فرمێسکیان بۆ هەڵبڕێژین، بەڵکو ڕۆژێکە دەبێ پەیمان نوێ بکرێتەوە. نوێکردنەوەی پەیمانیش ئەوەیە کە ڕێبازی شەهیدەکانمان ون نەکەین، ئەو ڕێبازەی یاخود ئەو بیر و باوەڕەی کە لە پێناویە خۆیان بەخت کردووە ئەبێ ئەو ڕێبازە بە ڕۆشنی بهێڵینەوە بە ئاوەدانی بهێڵینەوە کاروانەکەیان. بۆیە باشترین یادکردنەوە بە بڕای من درێژە پێدانی ڕێگەکەیانە وون نەکردنی ڕێگەکەیانە. کاک عادل ڕەنگە ئێستا خەڵکانەکە بم بپرسن بڵێن
ئێستا کەی کاتی ئەوەیە ئێمە یادی شەهیدەکان بکەینەوە یان ئەڵێن ئەوان خەباتێکیان کرد و لە ماوەیەکی دیاریکراوە و کۆتایی پێات خەباتیان بەڵام بینین لە زۆر وڵاتی پێشکەوتوی دنیا لە هەموو وڵاتەکانە هەمیشە یادی قارەمانەکان و یادی سەرکردەکان و یادی ئەو کەسانە ئاکەنەوە کە گیانی خۆیانان بەخت کردو بە نیشتمانەکەیان زۆر بەشارگیز ئەو قسەیە بۆ مانایان هەم دروست نییە هەم واقعیش نییە چکە بەڵام ئەشکرێت هەموو میلەتان شانازی بە مێژووی خۆیان بەڵاکەن مێژوەکان پڕە لە قارەمانەتی و پڕە لە خۆبەختکردن لە گیان فیدایی لە هەموو وڵاتانە مێژووی هەموو وڵاتان بگری کە ئەچیتە هەر وڵاتێک ڕەمزێکیان هەیە سنبولێکیان هەیە پەیکەرێکیان هەیە کە تعبیر لە هەموو شەهیدانی ئەو وڵاتەکە کە لە پێناوێکە لە مەدانێکە کە بۆ خۆشببختی وڵاتەکە بۆ ڕزگاری وڵاتەکە خۆیان بەخت کردووە لە لای ئێمەش بەداخەوانی ئێمە ڕێک جۆرێک لە کۆدەنگیەک نییە کە ئێمە ڕەمزێک کە ڕەمزی هەموو شەهیدانی کوردستان بێ بە هەموو لایەنە سیاسەکان و بە هەموو بیر و باوەڕەکان بری باوەڕە سیاسەکانەوە بەڵام چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان پشکی شێری بەرەکەوێت لە قارەمانەتی بە تایبەتی لە ساڵی 76ەوە تاکو ئێستا زۆرترین ژمارە شەهید حزبێکی سیاسیەکە زۆرترین ژمارە شەهیدی هەیە بۆیە زۆر جار زۆرترین سەرکردشی شەهیدە حزبی شەهیدان ناوزە دەکرێەوە لە ناو شەهیدەکانیشە زۆربەی شەهیدەکانی شەهیدی سەرکردە و فەرماندە و شەهیدی قارەمان و ئەگەر چی هیچ جیاوازیەک نییە خوێن هەر خوێنە خۆ بەختکردن هەر خۆ بەختکردنە بەڵام ئەگەر تەماشای ینی چۆنە لە نوعەتی کەسەکان بکەیت بەشی زۆری سەرکردەکانی ئێمە هەم لە زیندانەکان هەم لە سنگەرەکان هەم لە سنگەری ڕوبەڕووبوونەوە خەبات و ئانە شەهید بوون بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بایەخێکی زۆری بە شەهید داوە بۆ مانایی کە وەکو سەرمایەکی معنەوی بۆ درێژە پێدانی خەبات و تێکۆشان وەکو هاندانێک یاخود وەکو ئەوەی کە ڕەمز و سنبولی حقیقەتی بیر و باوەڕ و ڕێبازی ڕاستەقینەیەکێتی نیشتیمانی کوردستان بوون هەمیشە یادی شەهیدەکانی بەرز و شکۆدار ڕاگەن کە باسی یادی شەهیدەکانەکەینەوە بەڕاستی زۆرجار ئەو قسەمان بەرگی ئەکەوێت کە پێشمەرگەکانی جاران حەزیان کردو شەهید بن بەس بۆ ئەوی لە ئیزگەدەنگی گەلی کوردستان ناویان بخوێنرێتەوە باسی ژیان نامەیان بکرێت ینی ئەوەنە بە شێوازێکی جوان باسکراون ئەوەنە بەسەر بەرزی و باسکراون ئەوەنە قارەمانەتەکانیان لە بەرچاو گیراوە کە هەموو پێشمەرگەیەک ئاواتی ئەوەی خواستووە ئەمە زۆر جار گوێمان لێ بێ کە پێم خۆشە باسێکی ئەم ئەدەبیاتە بکەین لە ناو یەکێتیە ئێمە شاهدی دایان چیرۆکی لەو بابەتانێن تەنانەت بەشێک لەوانەی کە ئیستا لە ناومانە نەمان و شەهید بوون ڕاستپاردەیان هەبووە کە کاتە شەهید دەبن بۆ شێوەیە پۆستەریان بۆ بکرێ بۆ شێوەیە یاد بکرێنەوە چیرۆکی جاجیا هەیە چیرۆکی جاجیا لە خەباتی شاخ و شار هەیە کە سەردەمی بەرەنگاربوونەوەی داگیرکەری بەعەز دەیان چیرۆکی لەو بابەتانەوان هەیە کە ئێمەمانانی ژیانی لەو جۆرە نەوەیە بووین کە ڕەنگە ئاواتمان خواست بێ کە کەی لە پێناوی ئەو بیر و باوەڕ و خەباتەی کە ئێمە دەستمان داوەتێکی شەهید دەبین ئەبێ پۆستەرەکان چۆن چۆنی بێ و بە شانازیشەوە تۆ ئەگەر تەماشا بکەی تەنان لە زیندانەکانیشە تەنان لە زیندانەکانیشە ئەو کەسەی کە ئیزانی چەند ڕۆژێکی تر لە سێدارە درێ لە جیاتی ئەوەی ئەژنۆی بشکێ لە جیاتیەوەی با بڵێن تەسلیم ببێ بگری فرمێسک بڕێژێ بەعکسەوە بە پێچەوانەوە بە زۆر بە ئازایەتی ڕۆبەڕووی ئەوە بۆ بۆ نمونە شعرەکەی مەلا عەلی کە من پێم خۆشە و شعرم پێ بکرێت بۆ چەند ڕۆژە پێش لە سێدارەدانێ دەیان شەهیدی تریش لەو بابەتان هەژدەی شەشی هەفتاونۆ شعر لە ناو زیندانی مووسڵ بەشی سێدارە جا بۆ یادخستنەوەی بینەرەکانیشمان ئەم شعرە هونەرمەندی خوا لێ خۆش محەممەد جەزا یادی بەخێر بەڕاستی بە شێوازێکی زۆر جوان چڕیوێتی ئەنی ئەڵێ برا دوور و خزم دوور و کەسم دوور بەنابەڵەت تەمەن ئەمبا بەرەو ژوور بەڵام ڕوونە بەرەو سێدارە چوونە خەنەی خوێنم لە پێ ئەگرێ ئاڵای سوور بەرەو ژووری سێدارە ماندووی کردوم شوێنەکەم شێدارە کە نیشانەی پەشیوی پێوە شێوەم ئەوە برینی ئەشکەنجێ و جێدارە نەڵێن ئەمرێ و لە ترسی مەرگ پەشێوە پێشمەرگە بم هەر ئەکەومە پێش ئێوە بە مەرگی پێشمەرگی ئێوە ئاسوودەم ڕوشم زەردەی پێکەرینی هەر پێوە
گەرچی بەرەو دوا ماڵی ژین بەڕێوەم یەکەم ماڵی نەمردرم دیارە لێوەم بەشم چونکە مردنی ناوجێنیە شادم کە تا دوا هەناسەش بە پێوەم مرگی ئاوا ناگۆڕمەوە بە سەد ژین ژینێ سرم بۆ دوژمن بێ بە پەرژین سەربەرزیە کە پیاڵاوم ئەبینم بەسەر سەری دوژمنەوە لە بەرزین یعنی ئەمەی کە جەناب و باسە کرد لەم دەقە شعری شەید مەلا عەلی کە لە ژووری سێدارە کە ئامادە کراوە بۆ ئەوەی چەند ڕۆژێک کە لە سێدارە بدرێت شعرێکە پڕاوپڕە لەوەی کە باوەڕی بۆ ڕێبازی هەڵی بژاردووە ورەیەکی زۆری کایە دژمنەکەی بۆ بچووکە بینێ ئەو کاتێک کە پیاڵاوەکانی بەرز ئەو لە سێدارا درێت شانازی بۆەوەکە کە پیاڵاوەکانی ئەو لە سەری دژمنەکانی لە بەرزترن لە ڕاستە من باسم کردوتمان دەیان چیرۆکی لەو بابەتانەیە نمونەی ئەو شەهیدی نەمر مەلا عەلیمان هێنایەوە جگەلەوە چەندی نمونەی تریش هەیە یعنی ئەو نامانەی کە لە شاخەوە کادر و پێشمەکان بۆ کە سوکاریان نەنارد کە دایان نابوو کە شەهید ئەبن بۆ کە سوکاریان ئەنووسن کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان شەهید بوون ئێوە مەگرین شیوەن مەکەن شانازی بکەن کە ڕۆڵەیەکتان شەهید دەبێوانە ینی ناوەکەی بەخۆیانە بۆ هەمیشە پێشمەرگە مرگ لە پێشیانەوە جگەلەوە من بۆ خۆم لە ناو ڕووداوەکانە بووم نمونەی زۆر زۆر گەورە گەورەمان لەلایە من نمونەیەک بهێنمەوە کە لێرەوە باسی بکەم حەقی خۆیەتی باسی بکەم هاوڕێی شەهیدم شەهید بەختیار کە شەهید بوو کە جوابیان نار بۆ کە سوکاری و بۆ باوکی و بۆ دایکی ئەمە چوین بۆ سەرخۆشی و بۆی لەگەڵیان نابین هەرچەند تازە لە زیندانیش بەرببوون تەسەور کە دایکەکە با بڵێن دایکی شەهید بەختیار ئەگریایتر دایکەوە ینی کوڕەکەی شەهید بووانە باوکەکەی ینی بە شانازیەوە ئەیوت ینی ئەیوت چۆن ئەبێ بگریتەوە شەهادەتێکی گەورەیە بە دراوەتە ئێمە و بە سنگمانەوەیە کە من ئیتر لەمە داشت جگەلەوەی کە سێ چوار کوڕیشی پێشمەرگە بووانە ئەیوت ینی بەدەنگێکی زۆر ینی بە ئیرادەوە باسی ئەوەیە کردکە من ئێتەوە شەهادەتم وەرگرتووە کە کوڕەکەم شەهیدە لەتر شانازیەکەم لە ناو خەڵکا کاڵم کوڕێکم شەهیدە لەو پێناوەیە بۆیە ئەم مێژووە هیەکێتی کە هێناوێتی کە شەهیدەکان بەشێکن لەو مێژووە جوانە بۆیە پێویستە یعنی نەوەی ئێستا باش لەم حاڵەتە تێبگا کە ئەم مێژووە هەروە بە ئاسانی نەهاتووە ئەرکیکێنەوەی ئێستا تێگەێنێت ئەرکی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەرکی دەستگاکانە ئەرکی هەموو ڕاگەیانەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە ئەرکی وابەستەیی سەرکردایەتی نوێی ئیستەیە کە لە ڕێبازی شەهیدەکان لانەدا ڕێگایان ون نەکە سەریان بەرزتر بکە ئەو دیاردانەی کە بوونە تەمای ئەوەی کە خەڵک لێی لە ئێمە بکە یاخود تێبینێکیان هەبێت لەسەر ئەدا ئەو لەسەر سەرکردایەتی ئێمە و ڕابرایەتی ئێمە ئەگەر لە ڕابردووا بوو بێ دەبێت ئەو سەرکردایەتیە نوێیە ئەبێ لە ئاستی جێبەجێکردنی داخوازەکانی خەڵک و ڕێبازی شەهیدەکان هەبێ بۆیە ئەبێ ئەو مێژووە بە پرشنگداری بهێڵینەوە ڕەنگە نوێ زۆر بەڵام ئاگدار نەبێت ینی ئەوەی کە ئەبینین لە بەرامبەر ئەم پیرۆزانی ئێمە هەمیشە کۆمەڵێک لایەن دەستگای ڕاگەیاندن خەڵکن لە کوردستانە ئیش لەسەر ئەوە ئەکەن کە گەنج ئینتیمای نەبێت کە گەنج تەنانە پیرۆزەکانی خۆی لاکاڵ بێتەوە ئێمە لە ڕۆژێکی ئاوا کە بە باسی 20,000 کەس ئەەکەین کە لە پێناو ئەم ڕۆژەی کە بەدی هاتووە گیانی خۆی بەخەت کردووە بەڵام ئێستا ڕەنگە وا لە کە سوکارەکانیان بکەن کە ناڵم هەمووی ڕەنگە تیان نابێت پرسیاری ئەوەی لا دروست بێت بڵێ خۆزگا باوکی من برای من کەسی من لە پێناو ئەم مەبدە لە پێناو ئەم خاکە لە پێناو ئەم ڕۆژە شەهید نەبووایە ڕەنگە حاڵەتێکی چی بکرێ بەرامبەر بەم جۆرە کەسانە ئەوە زۆر حاڵەتێکی هەندێک جار کە سوکاری شەهید لێمان تووڕەبن لەوەی کە وەکو پێویست خزمەت دەکراون بەڵام ئەو قسەیەک نییە لە ناخەوە بێتە دەرەوە هەموو ئەوانەی کە سوکاری شەهیدن خێزانی شەهیدن شانازی بەڕێبازی شەهیدەکەیانەوە بەڵام لە بەرامبەرە ئەبینکە عادل بوون بوورە ئەنی لە بەرامبەرە ئەوەی کە من باسیەکەم ئەنی بە بەردەوام ئەبینیت لە کەناڵەکان هەنێک کەناڵی ڕاگەاندن لە سوۆسیال میدیا تۆ ئەبینیت پیرۆزەکانی تۆ هەمووی ئەخرێتە ژێر پرسیارەوە چی لەگەڵ ئەمانە بکرێت چۆن ئەبێ بەرەنگاری ئەمانە ببینەوە من بڕوام وانە پیرۆزەکانی ئێمە بخرێتە ژێر پرسیارەوە پیرۆزەکانی ئێمە زۆر لەوە گەورەترن بکە پیرۆزەکانی ئێمە کە لە مێژووی شۆڕشی نوێ پیرۆزەکانی ئێمە شەهیدەکانی ئێمە
قارەمانەکانی ئێمە زۆر لەوە گەورەترن بکەون لەژێر پرسیارەوە بەڵام دەبێ هەموو ئەو گلەی و تێبینیانە کە هەیە بەرامبەر بە ئەدای ئێمە بە تایبەتی ئێمە کە لە حکومڕانیین ئەدای ئێمە لە پەرلەمانە لە حکوومەتە لە هەموو ئەو جمکانەی کە بەرپرسیارەتی خەڵکمان لە ئەستۆیە دەبێت لە ئاستی بەرپرسیارەتێکە هابی کار عادل خۆی گرفتەکە لە چیە ینی ئێمە کە سوکاری شەهیدەکانمان پێشمەرگە قارەمانەکانمان شەهیدە زیندۆکامان ئەوانەی پێشمەرگەی سانگەر بوون برینار بوون کەم ئەندام بوون ئەوانەی زیندانی سیاسی بوون بۆ معجیزە ڕزگاریان بوو ئەمانە کە هەمیشە پێناڵێن ئێمە شەهیدی زیندوو ئەمانە کە گلی ئەکەن دوو گلیان هەیە یەکیان ئەوەیە کە جەناب و پێشتریش ئاماژە پێکرد گەڕانەوە بۆ ڕێبازی شەهیدان و ئەو مەبدەی کە ئەوان لەسەری بوون دووەمیشیان ئەوەیە کە لە ڕووی خزمەت گوزاری و لایەنی حکمڕانیەوە لەم دوولایەنە ئێمە ئەڵێن پێویستە بگەڕێنەوە بەڵام ئەبێت چۆن بگەڕێنەوە مشکلەکە ینی گرفتەکە ئەوە نییە کە ئێمە هەر بە قسە بڵێن ڕێبازی شەیدەکانمەوە ناکەین ئەم سەردەمە سەردەمی حکومڕانیە سەردەمی بەرپرسیارەتیە ڕاستیەکەیە ینی هەموو کەسە بێ بیزانێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزب ناتوانێت هەموو داخوازیەکانی کە سوکاری شەهید جێبەجێ بکە ئەمە ڕاستیەکە بەڵام ئێمە لە دەسەڵاتین هەموو ئەو بەرنامانەی کە پێویستە بۆ خزمەتی کە سوکاری شەهید لە بژێوی لە ژیان لەلایەنی مادی معنەوی بۆیان دابین بکە کە ئەمە ئەرکێکی سەرەکیە لە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەو بەشێک خۆی هەیەی لە حکوومەتە بەڵام مەسەلەکە هەر ئەمە نییە ئێمە ئەڵێن ڕێبازی شەیدەکانمان باون نەکەین ڕێگایان ئاوادان بێ ڕێبازەکەیان گەشاوەتر بێ شکۆدارتر بێ بەچی ئێمە دەسەڵاتی حیزبێکین بۆ خۆشگوزەرانی خەڵک هاتوینەتە ئاراوە بۆ دژی داگیرکاری بۆ ڕزگاری وڵات هاتوین ئێستا ئێمە لە دەسەڵاتین ئەبێ بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتە بۆ چاکسازی بۆ عەدالەتی کۆمەڵایەتی بە تایبەتی ئێمە کە حیزبێکی سۆسیال دیموکراتین ئەو لە ئەو بەشەی کە بەر ئێمە ئەکەوێت لە پەرلەمانە ئەو فراکسیۆنی ئێمە ئەبێ دیفاع لەو مەسائل لەو پرسانە بکە کە پەیوەندی بە عەدالەتی کۆمەڵایەتی و ژیانی خەڵکەوەیە ئەو بەشەی تر کە لە حکوومەتایە و دەسەڵاتی جێبەجێکردە ئەبێ وا ئیش بکە کە ئەمە لایەنێکە کە ئیش لەسەر ینی خەبات بۆ عەدالەتی کۆمەڵایەتیەکە لەکوێنە عەدالەتیە بێ ڕوبەڕووی بێتەوە بۆیە ئێمە دەوری ئێمە دەورێکی گرنگ و بەرپرسیارەتەکە بەرپرسیارەتێکی ئاسان نییە ئەمەیە کە ئەڵێن ڕێبازی شەیدەکان ون نەکەین خەباتەکەمان لەم قۆناغەیە ئەمەیە ئەمڕۆ بەتەنها ئەوە نییە کە خزمەتی بڵێن بە پارتیە زەوی خزمەتی کەسکاری شەهیدەکان بکاری شەهیدە بەڵام ئێمە ئەڵێن ڕێبازی شەهیدەکان ڕێبازی شەهیدەکان و بیرباوەڕی شەهیدەکانمان کە خۆیان ینی ئەوەندە ینی تەمەنی ئاڵتونی خۆیان خوێن و گیانی خۆیان بەخت کردووە ئەبێ ئێمە ڕێبازەکان ون نەکەین ڕێباز یەکێتی شەهیدەکانمان یەکێتی نیشتیمانی کوردستان کە شەهیدی لە پێناوەداوە بۆ ڕزگاری وڵات بۆ عەدالەتی کۆمەڵایەتی بووە خەباتی نیشتیمانی و خەباتی چینایەتی بووە خەباتی نیشتیمانەکەمان بەشی زۆرمان تەواو کردو کە بەشێکی تری ماوە بەڵام ئێمە کە لەو بەشێکە لە دەسەڵاتین ئەبێ ئیش لەسەر عەدالەتی کۆمەڵایەتی بکەین ئەمەیە کە ئەبێ لەمەوە هەم خزمەتی کە سوکاری شەهید هەم خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە ئەبینین ئەو کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی لەم ناوچە هەبووە هەتا 2005 کاتێک کە ئەنجومەنی شارەوانیەکان هەڵبژاردننی بۆ کرا لە شارێکی وەکو هەولێر یەکێتی دەنگێنە لەسەر ئەساسی چی ئەو کاتێک کە یەکێتی شەڕی نمونەی ئەکرد جوانترین نمونەی خزمەتی پێشکەشە کرد بەڵێ ڕاست بەڵام بەداخەوە دواتر کاتێکە ینی ئەبینی خزمەت گوزارەکان کەم ئەبێتەوە لە دەبەری خۆبان خەڵکە گلیەکانیان زیاتر ئەکەن و هەمیشە گلیش لە یەکێتی لەو منتەڵقەوە ئەکرێکە لەبەرەوەی پێشتر خزمەتی زۆری کردووە لە گوندەکان ئەو کاتێکە تەنان لە گوندەکانە بووە لە ڕی خزمەت گوزاری و یەکێتی ڕاستە من ئەوەت پێ بڵێم ئێمە سەردەمی دوو ئیدارەی ئێمە شەڕی چۆنایەتیمانە کرد شەڕی نەوعیمانە کرد ینی شەڕ بەمانەی ململانەکە کە خزمەتی جوانتر پێشکەش لەم شارانە ینی ئەمە نمونەیەک بوو بۆیە ئێمە ئەتوانی شانازی بکەن ئەم نمونەی وای لە ئێمە کرد لە ساڵی 2005 کە ئینتخابات کرا یەکێتی ینی حیزبی یەکەم بوو بە 25 بۆ 30,000 دەنگ لە پێشی هەموو حیزبەکانەوە بوو بۆیە ئەم شەڕی نمونەیە ئێمە بێ هەم لە پەرلەمان لە پێشکەشکردنی پرۆژە یاسایە
و هەم لە حکوومەتی شاکە دەسەڵاتی جێبەجێکردن ئەو بەشەی کە پەیوەندی بە ئێمەیە دیفاع لە خواستەکانی خەڵک بکەین. گەڕانەوە بۆ ڕێبازی شەهیدان ئەمەیە یەکێتی هەم قازانجی لێکە هەم خەڵکیش قازانجی خۆ ئێمە حیزب بۆ دروستە بێ حیزب بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک بۆ پێشڕەوایەتیە بۆ ئامانجێکی دیاری کراوە. بۆیە ئەمە باشترین خزمەت و یادکردنەوە بۆ شەهید و بۆ کەسوکاری شەهید و بۆ ڕێبازەکان ئەوەیە ئێمە شەفافانە ئازایانە بەگشت گەندەڵی ئەوانەیە بچینەوە بۆ ڕێباز شەفافێت لە حکوومەتە بگرینە بەر ئەو نەعادالەتی کە هەیە ئەو کەم و کوڕیانە هەیە لە مەسلەی ئابووری و لە مەسلەی ژیان و بژێوی خەڵکە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەستی پێکرۆ خۆشبەختانە دەبێ ئازایانە واز لە سیاسەتی شەرمنانە بێنێ شەفافانە قسە بکە خەلەل لەکوایە کێم و سەبیبی ئەو وەزعە بە ئاشکرا قسەی لەسەر بکە سەردەمی شەرم و شاردنەوەی ڕاستیەکان نەماوە ڕاستیەکان ئێستا لە بەرچاوی خەڵکایە بۆیە هەمیشەیەکێتی لە سەنگەری خەڵکا بووە دەبێت لە سەنگەری خەڵکی شاب بمێنێتەوە مانەوە لە سەنگەری خەڵکە ئەوەیە کە دروشمەکانی کە لە پێناویا دروست بووە ئەبێ ئازایانە دەستی پێوە بگرێ و دیفاعی لێ بکە ئەگەر ئەوە نەکەین ئێمە زەرەرەکەی من لاڵبڕێک وەرەگرم و دواتر قسە لەسەر ئەوە ئاکەین چۆن لەم سەردەما بتوانین لەم کاتی قەیرانانە بتوانین ئەمانی کە جەناب و باسێکن کە هەمووی داخواسی کادر و ئەندامان و کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەدی بێنن بەڵە بەڕێزان ناوبڕێک و درێژە بە بەرنامەکەمانە دێن. جارێکتر سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز لەگەڵ بەڕێز کاک عادل عەلی نووسەر و ڕۆشنبیر قسە لەسەر ڕێبازی شەهیدان و چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبی شەهیدان بگەڕێتەوە سەر ئەو ڕێبازە کە هەم لە قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و هەم لە قازانجی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام کاک عادل ڕەنگە ئێستا بەشێک ناڵم هەموو بەڵام ڕەنگە لە ناو سەرکردایەتی یەکێتیە بەشێک لەوان هەبن بڵێن لە ئێستا قورسە گەڕانەوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو چاکسازیانە بکەین قەیرانە موچە نییە وەزعی سیاسی کوردستان بە شێوازێکی ترە بەڵام ئەبینی ئەم حیزبە کە دروست ئەبێت لە کاتێکا دروستە بێ بارودۆخی ئەو کاتی کوردستان و عێراق لە ئێستا زۆ خراپتر بووە بۆ کورد لەو سەردەمێکی بێهیواییە ئەمان چرای هیوایان داگرسان ئەمان توانیان مەشغەڵێ بگرن بەدەستیانەوە دواتر هەموو کوردستان ڕووناکەنەوە بە بۆچوونی تۆ ئەتوانرێت ئەمانە بەدی بێت لە ئێستا بە بڕای من هیچ شتێ مەحاڵ نییە نمونەیە کە تێنایەوە لە کاتێکە یەکەتی نیشتیمانی کوردستان دروستە بێ و یەکێتی شۆڕشی نوێ ڕائگەیەنێ لەلای هەموو کەسە مەحاڵ بوو لەم ڕۆژگارەی هیچ شتێ مەحاڵ نییە هیچ وەختێک درەنگ نییە بۆ چاکسازی و هیچ وەختێکیش وەکو ئەم قۆناغا هەرێمی کوردستان و ئەم بەشەی کوردستان پێویستی بە چاکسازی نەبووە چاکسازی بە قسە ناکرێ پێش چاکسازی بە عمل ئەکرێ بە پراکتیک ئەکرێ و بڕیاری ئازایانە ئەوێ زۆر کەس ئەم دوو سەردەمە ئەڵەن زۆر نزیکە لە یەکێتی کەدا ئەمەزرێت بێهیواییە ئێستا بێهیواییە یەکێتی کەدا ئەمەزرێت گەنجێکی باش ڕابەرایەتیەکە ئەو کات ئێستاش کۆمەڵی گەنج سەرکردایەتیەکەن تا چەند لەگەڵ ئەم بۆ چوونایت لە یەک شالەیەکە چێک کە بڕیاری ئازایانە ئەوێ بەڵێ یعنی ئەو کاتە جەراعەتێک و بڕیارێک و ئەوەیەکی پێویست بوو کە بەڕابرایەتی هەواڵ مام جەلال کە ئەعلانی شۆڕشکرا بەڕاستی جۆرێک لە ئازایەتی و جەربەزەیی بوو بۆ ئیستێژ بە دیوێکی ترا یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بە بڕیاری ئازایانایە پرسیارەکە لێرەیە دەبێ بەرپرسیارەتەکە هەڵبگرێ ئەم حکومڕانیە ئەم دەسەڵاتەی لە هەرێمی کوردستانە هەیە پێویستی بە چاکسازیە چاکسازی لە سەدحانە چاکسازی ڕۆکەشینە چاکسازی ئەوە نابێ بێ موچەی خەڵک و قوتی خەڵک ببڕی
چاکسازی دەبێت ڕیشەیی بێ دەبێت ڕادیکاڵی بێ دەبێت دەستبەری بۆ یەکێتی جملە بەرنامەی ئەوەی ئەساسیەکانی یەکێتی بڕیاری ئەبێ بڕیار بدا من پێم وایە بڕیاریشی هەیە لە کۆبنەوەکانی سەرکردایەتی وە لە پەیامەکانی کۆنگرەی چواریشاکە ئێمە بە خەڵکمان و بە خەڵک و کادر و لایەنگرانی خۆمانمان وتووە ئەم سەرکردایەتی کە دروستە بێ بە چاکسازی بکە بەڵام ئەمە ئەم قۆناغی کە لە بەردەم ئێمە امتحانێکی یعنی قورسە بۆ ئەم سەرکردایەتیە نوێیە دەبێ ئەمانە جێبەجێ بکە ئەگەر جێبەجێ ناکە دەکەوێتە ژێر پرسیارەوە لە کۆنگرەی داهاتووە لەو بڕیار و پەیام و بەڵێنانەی کە داوێتی ئەکەوێتە ژێر پرسیارەوە سبینێ هەم لە لای جەماوەرەکەی هەم لای لایەنگرانی هەم لای ژێر پرسیار بێگومان باجشی ئەیات ئێمە بۆیمان هەنێ جاریەکێتی باجی قورسیەوە لە هەڵبژارنەکانیشە لەسەر ئەوانە بەڵێ ڕاستە بۆیە ئەبێ یەکێتی لە مەسلەی قوتی خەڵکو و بژێوی خەڵکو و ژیانی خەڵکو ئەو ئەزما ئابووری ئەو قێرانە ئابووری کە لە کوردستانە دروست بووە هۆکارەکەی ئابووری قەیرانی ئابووری جیهانی نییە ئێرەشی کرد بێت ڕاستە بەشێک ئێرەشی کردوێتەوە بەڵام بەشێکی پەیوەندی بە سیاسەتی هەڵەی ئابووری سربەخۆ هەیە لایەنێکی سیاسی دیاریکراو باشە کە ڕابرایەتی ئەم جۆرە سیستەماکە لە بەناوی ئابووری سربەخۆی ئەوانە بەڵام کێشەکە لەوەیەکی ئەبێ شانی خۆی لەمە خاڵی نەکاتەوە بەشێک لە مەسئولەتەکەی بەرئەکەوێ بەڵام لەوەیە کە زیاتر ئەبێ مەسئولەتەکەی بەرەکەوێت قسەی ڕۆشنتر بکا بۆ خەڵک وازەحتر قسە بکە ئەگەر هاوبەشە لەم سیاسەتە هەڵەیە ئەبێ بڵێ هاوبەشم ئەگەر هاوبەشی ژنیە دەبێ بڵێ هاوبەش نیم و قسەی ڕۆشنتری هەبێ بۆیە ئەبێ پلانی داهاتوی هەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەم چاکسازە ڕیشەیانە نەکرێتێتی دوایەوە چیەکە بۆیە بێ پلانی ئەی هەبێ پلانی بی هەبێ تەنانەت پلانی سی و چی و ئەوانشی هەبێ بۆیە جەماوەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم فرسەتە کە یادی شەهیدەکانمانە و ئێمە تاکی دەکەینەوە کە ڕێبازی شەهیدەکانمان بە شکۆداری و بە ئاوەدانی بهێڵینەوە وەفادار بین بەرامبەر بە ڕێبازەکەیان دەبێ سیاسەتێکی دروست کە لە ئەمەجار خزمەت بە بەرژەوەندی خەڵکەکە بگری لەبەر ئەگەر ئەمە نەکەین بە بڕای من ئەو قسەی کاڵی وەفادارین بەرامبەر بە ڕێبازی شەهیدەکانمان نەکەوینە ژێر پرسیارەوە من با بڵێن دڵخۆشم گەشببینم ڕەشببین نیم بەرامبەر بەوە پێم وایەکێتی ئەتوانێت ئەو ئەرکە لە داهاتووە بگرێتە ئەستۆی خۆی کاکعادل ئەگەر دوا قسەما بێت ئەم بەشی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێستان بەرەو کۆتایی ئەچێگەر قسێکە هەبێت هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتی زیاتری کە سوکاری شەهید بکار هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی لەم ڕۆژێدا جارێکی تر سڵاو و درود دەنێرین بۆ یادی شەهیدەکانمان سەری کە سوکاری شەهیدەکانمان هەمیشە هەر سەربەرزن سونبولن بۆ ئێمە ڕەمزن بۆ ئێمە شەهیدەکان سەرمایەکی معنەوین وامان لێکەن شەهیدەکانی هاوڕێمان هەموو شەهیدان کە بەردەوامی لەسەر ڕێبازەکەیان ئێوەش سەلامەت زۆر سپاس بۆ بەڕێز عادل عەلی نووسەر و ڕۆشنبیر کە لەم بەشی بەرنامەکە لەگەڵمان نابوون وەڵە بەڕێزان راپۆرتەکە بینین و دواتر درێژە بە بەرنامەکەمانە دێ جەماوەری شەهید پەروەری کوردستان کەس و کاری سەربەرزی شەهیدان ئەمڕۆ ڕۆژی شەهیدی یەکێتی و شۆڕشی نوێ ڕۆژی سەردانەواندن بۆ یاد و بیرەوەری گیانبازی نیشتیمانە کە ڕۆح و گیانی خۆیان بەخشی بە ڕزگاری وڵات و پارێزگاری لە خەڵک و خاچی کوردستان و لە هەموو وێزگەکانی تێکۆشاندا لە دەستپێکی مقاوماتی زیندان تا شۆڕشی نوێ و نەبەردەکانی تا ڕاپەڕین و ڕزگاری یەکجاری لە ڕژێمی دیکتاتۆری و شۆڤێنی بەعێز بۆ وێزگەی بەرەنگاری هەڕەشەی تیرۆرستان بە هەموو ڕنگ و دەمام کە جیاوازەکانیانەوە لەم تۆمارە پڕسەروەریەدا ئەچێتی نەکیوە و ئومێدی بەخشیوە بەگەلەکەمان بەڵکو لە شێوازی تێکۆشاندا ڕەچەشکێنی کرد لە خانەی زێڕینی شەهادەتیشدا داهێنانی مەزنی کرد بە جۆرێ کە لە خۆڕا نییە کۆمەڵانی خەڵک ناوی حزبی شەهیدانیان لە یەکێتەکەی مام ناوە کاروانی شەهیدانی یەکێتی بێکۆتایین و کە ئاور لە ڕابردوو دەدەینەوە وێنە و سەروەری و قارەمانەتی زیاتر لە 20,000 شەهید دەبینی ڕۆڵە ئازا و چاونەترسەکانی یەکێتی لە زیندان و سەنگەر و خەباتی نهێنی و چالاکی ناوشارەکاندا بوون بە نمونەی بەرزی شۆڕژگەڕی بە پێوە و بەشکۆ و سەربەرزیەوە شەهید بوون و بە خوێن و فرمێسک مێژوێکی زیاتر لە 45 ساڵیان نەخشان لەم ڕەوتە قوربانی دەرەدا
هێشتا زۆر نەبوو شۆڕشی نێو خەباتی یەکێتی دەستی پێکرده بوو. کاتێک شەهیدانی سەرکردە شیهاب شێخ نووری، ئەنوەر زۆراب، جەعفەر عەبدولواحید کە لە زیندانی بەعسی پاشەکاندا بوون بێسڵەمینەوە چوونە بەردەم پەتی سێدارە و دروشنە مەزنەکەی کەم ژیان و کەڵژیانیان کردە سەر مەشقی شەهید بوون و بە ئازایەتی و جوامێریان وزە و تینیان دایەوە بە شۆڕش و بە حەق بوونە سەر دەقشکێنانی شەهادەت و گیانبازی. هەر بۆیە ڕۆژی 21 هەموو ساڵێک لە مێژووی گەلەکەماندا وەک ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمار کراوە و هەموو ساڵێک ئەم یادە حیزبی و میلیە دەبێتە بۆنەی دووپاتکردنەوەی بەڵێن و وەفا بۆ ڕێوازی شەهیدانی کوردایەتی و کوردەواری. لە ڕۆژمێری ساڵدا ڕۆژێک شکنا بین یاد و بیرەوەری شەهیدبوونی قارەمانێکی یەکێتی تێدا نەبێت. سەنگەری نەبەردی و کونجی زیندان و شەقام و شار و گوندێک نییە لەم وڵاتەدا کە ڕۆڵەیەکی خۆنەویستی یەکێتی سەروەریەکی تێدا تۆمار نەکرد بێت و خوێن و خاچی ئاوێتەی خۆشەویستی کوردستان نەبوو بێت. ئەمڕۆ ڕۆژی هەموو شەهیدانی یەکێتی و شۆڕشی نێو گەلەکەمانە بێ جیاوازی. ڕۆژی شەهیدانی سەنگەر و شەهیدانی فەرماندە و سەرکردەکانی مەیدانی ئاوەدانی نەبەردیەکان، شەهیدانی چالاکی ڕێخستنەکان و شەهیدانی ئەشکەنجە و سێدارە، شەهیدانی گۆڕغەریب و گومنا و بێسەر و شوێن، شەهیدانی ژن و منداڵ و شەهیدانی کیمیاباران و ئەنفال و جینۆساید و شەهیدانی کەمینە ئاینی و نەتەوەیەکانی وڵاتەکەمانن کە لە ڕیزەکانی یەکێتی و شۆڕشی نەدا گیانیان بۆ ئازادی و سەرفرازی کوردستان و گەلەکەمان لە دژی بەعسیە فاشیستەکان بەخشی. ڕۆژی ئەو شەهیدانەیە کە کوردستان و مرۆڤایەتیان لە درڕندەی داعشە تیرۆریستەکان پاراست و خوێنی ئاڵیان بەسەر دڵ و بەردی کەرکووک و خانەقین و خورمات و گوڵاڵە و مەخمور و شنگال تا حەمرین بەجێما گەلی کوردستانی تێکۆشەر بنەماڵە شەهید پەروەرەکان لە خوشک و برا، دایک و باوک، هاوسەر و پچ و کوڕ و نەوەی شەهیدە سەربەرزەکانی یەکێتیەکەتان. ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان و کوردایەتی بەبێ جیاوازی بە شەهیدی خۆمان بە شەهیدی کوردستانیان دەزانین و بە تاجەگوڵینەی وەفا و ئەمەکداریەوە لە ئازگڵکۆکانیاندا سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنین و خۆشمان بە خزمەتکاری خێزان و کەسوکارە سەربەرزەکانیان دەزانین بێدرێخ لە خزمەتی یادگارە شیرینەکانیاندا دەمێنینەوە. شەهیدەکانمان بۆ کۆمەڵێک ئامانجی پیرۆز گیانی خۆیان بەخت کرد کە بەشێک لەو ئامانجانە بەدی هاتوون و زۆرشی هێشتا ماون و پێویستیان بە خەبات و قوربانی زیاتر هەیە بۆ بەدی هاتنیان. بۆیە بە پێویستی دەزانین وەبیر هەموو لایەنێکی بێنینەوە بە تایبەتی دامەزراوە ڕسمەکان لە پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان کە هەمومان قەرزارباری لە دەستدانی ژیانی هاوڕێ و هاوسەنگەرە شەهیدەکانمانین. خێزان و کەسوکارە سەربەرزەکانیان ئەمانەتن لە ئەستۆی هەمووان کە دەبێت هەنگاوی کردەی زیاتر و زیاتر بنرێت بۆ دابینکردنی ژیانێکی سەربەرز و شەرەفمەندانە بۆیان و ڕێغی نەکرێ لە خزمەتکردنیان. لەم ڕۆژە پیرۆزەدا دووپاتی دەکەینەوە، یەک ریزی نیشتیمانی و چارەسەرکردنی کێشەکانی حکومڕانی و کێشە سیاسەکان بەجیانی بەرپرسیارەتی و ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە و بەگژاچوونەوەی گەندەڵی و باشکردنی ژیان و گوزەرانی خەڵک و بوژانەوەی ئابووری کوردستان وەفاداریە بۆ شەهیدەکان و ڕێزگرتنیشە لەو ئامانج و ئاواتە پیرۆزانی لە پێناویدا شەهید بوون. یەکێتی وەک هێزێکی نیشتیمانی دەربەست و بەرپرسیار، وەک یەکێتی ڕاپەڕاندنی ئەرکە سەختەکان، یەکێتی 20,000 شەهید و هەزاران قارەمان و تێکۆشەری تری کاروانی خەبات بۆ بەدیهێنانی ئامانجە پیرۆزەکان و ماپەنەتەوەی و دیموکراتەکانی گەلی کوردستان بێپەروا لە هەموو مەیدانەکانی خەباتدا بەردەوام دەبێت. لە ڕۆژی شەهیدانی حیزبی شەهیداندا سڵاو لە ڕۆحی بەرزەفری سەرۆک و ڕابەری مێژوویی و ڕابەری شۆڕشی نوێ و کوردایەتیمان سەرۆک مامجەلال. سڵاو لە شەهیدانی یەکێتی و هەموو شەهیدانی کورد و کوردستان. سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدان. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان.
بەڵێ بەڕێزان جارێتە سڵاوتان لێبێت لەم بەشەی بەرنامەکەمان لەگەڵ کاک هەوراز محەممەد فلیمساز و ئەندامی مەکتەبی گەشە پێدانی بیر و شاری قسە لەسەر مەفهومی شەهید دەکەین و دواتر قسە لەسەر ئەوە ئەکەین ئێمە وەکو کورد بۆ نەمانتوانیوە لە سەدان و هەزاران چیرۆکی ئینسانی و سەدان و هەزاران چیرۆکی تەراژدی بۆ نەمانتوانیوە پەیامە ئینسانەکانی خۆمان وەکو نەتەوەش پەیامی نەتەوەیەتی خۆمان بگەێنین بە نەتەوەکانی تر و لەم بوارە کەم و کورتەکانمان چیەوە پێویستە چی بکرێت. کاک هەوراز ئەم کاتەوە باش. ئەم کاتتان باش سپاس. کاک هەوراز یەکەم جار پێم خۆشە قسەی لەسەر مەفهومی شەهید بکەین. ینی ڕەنگە لە ئێستا هەر یەک لەم وشانە چەندین خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێت و لە چەندین وشە نەزەری جیاواز و قسەی لەسەر بکرێت. من پێم خۆشە لە وشە نەزەری ئێوە وەکو فلیمسازێک قسە لەسەر ئەم چەمکە بکەین. سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئەم دەرفەتە و لێرە ڕێز و سڵاو بۆ کەسوکاری سەربەرزی شەیدانە نێرم و بەڵێن دووپاتەکەینەوە کە بەردەوام بین لەسەر ڕێبازی شەهیدانمان کە گیانی پاشی خۆیان بۆ ئەم گەلە بەخت کردووە و پێم خۆشە لێرەوە دیسانەوە ئەمەکداری خۆمان بۆ کەسوکاری شەهیدان دووپات بکەینەوە. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و دەرفەتێکی زێڕینە کە پێم وایە ئێمە بێ لێرە بە وچەند نەزەرێکی تازە بە شێوێکی تر قسە لەسەر ئەم چەمکانە بکەینەوە. لە ڕاستیە مێژووی خەباتی کورد هەر لە کۆنەوە تاوەکو بە ئێستاشەگاکە چووکە مەسلەی چەمکی ڕزگاری خوازی لە کوردستان هێشتا کۆتایی پێنەهاتەوە، هێشتا شۆڕش بەردەوامی هەیە و ئێمە وەکو کورد وەکو نەچەوە وەکو گەلێکی خاوەن قەزیە هێشتا دۆزەکەمان نەگەیشتووە بە ئامانجی خۆی، بۆیە هێشتا چەمکی گیان فیداکردن و شەهید بوون لایەزال بەردەوامی هەیە. ئەگەر ئێمە دیقەت بین ینی کەم هەفتە تێپەڕێ و هەواڵی گیان لە دەستدان و شەهیدبوونی مەسەن پۆلێک لە گەنجی کورد جا لە هەر بزوتنەوەی کابن نەبیستین. بۆیە ڕاستیەکەی ئەوەیە کە یان یادکردنەوەی یادکردنەوەی ڕاستیەکەی قسەیەکی زۆر جوان و باو هەبوو کە هەر بستە خاچیشی ئەم کوردستانە خوێنی گەشی لاوێکی کوردی تیاڕۆژاوە. ڕاستیەکەی ئەمە دۆخێکی خەمهێنەرە بریاوانە بووە، بریامەش بەس وەکو بەشێکی زۆری گەلان لە ئاشتیا بژیانایەوە بریا مەسەرەن گەنجەکانمان لە جیاتی گیان فیداکردن خەریکی ژیان بوون. بەڵام کاک هەوراز بووم بورانی لێرە ڕاو بگرم. ئێمە ئەبینین لە وڵاتە زۆر پێشکەوتەکان ئەوانشی بوون منە کوردی خۆمانێ جنسێ وەرەگرێ یەکەم شت کە لە وڵاتە جنسێکی ئەیاتی ئەڵێ ئامادەی ڕۆژێک ئێمە ڕوبەڕووی کارەساتێک بووینەوە، ڕوبەڕووی شەڕێک بووینەوە تۆ بتوانی بگیانی خۆ بەخت کە لە پێنا ئەم وڵاتەیان شەڕما بۆ بکەیت. ڕانیمە بەسمەوەی ئەمە تەنها لە لای ئێمە وەکو میلەتێکە تا ئێستا ئێمە لەسەر خەباتی ڕزگاری کار ئەەکەین و ئێمە لەم پێناوە بە بەردەوامی بە چەندین شێوازی خەبات تاقی ئەەکەینەوە. بەس لای ئێمە نێت تەنانە لە لای ئەو وڵاتانی کە چەند ساڵێکە وڵات چەندین ساڵە وڵاتن ئەمە هێشتا هەرماوە. بە دڵنیایەوە هەموو ئەو گەلانەی هەیە هەموو ئینسانی خاوەنی ئایدۆلۆژیەکی دیاریکراون یا خاوەن قەزەیەکی دیاریکراون یان خۆیان بە پرسێکی دیاریکراوە ئەبەستنەوە تا ئاستی گیان فیداکاری بۆ ئەو پرسەی خۆیان ئامادەن با بڵێن گیان فیدایی بکەن. بە تایبەت هەموو گەلانی پێشکەوت و خوازی دنیاش وەکو بەڕێز ئاماژە و پێ بۆ پارێزگاریکردن لە خاک لە خەڵک لە نەتەوە لە هەموو ئەو شتانە ئامادەی ئەویان هەیە کە بمرن لە پێناو ئازادی ئەوانی ترا، بمرن لە پێناو خۆشببختی ئەوانی ترا. ڕاستیەکەی وساز بێمەوە سەر چەمکی یەکەم کە بەسیارە کرد مەسلەی شەهید چییە، شەهید بوون چییە، جۆرێکی تایبەت لە جوانترین جۆری خۆکوژی گەشتنە بە پلەی شەهید بوون کە ئەگەر هەموو جۆرەکانی تر لە پێناو قەزەیەکە بێت کە زۆر جار پێڵین قەزێ بێماناکان حاڵەتێکی دەرونی زاڵ بەتەنیا ئەمە دۆخێکە مانادارە چونکە ئینسان لە پێناو خۆشببختی ئەوانی ترا گیانی خۆی بەختەکە. ینی بۆیە مەسەرەن پێم وایە لە مەسلەی خەباتە گەیشتن بە لوتکە هەر ئەمەیە. ڕاستیەکەی گەر بگەڕێنەوە بۆ یەکەمین دروشمەکەی شەهیدانی سەرکردە خاڵەشەها بوو هاوڕەکانی کە کەم ژیان و کەڵژیانە هەر ڕێک ئەم گەیشتنەوە بەم تعبیرە کە مەرجنیە تۆ زۆر بژیت گرنگە ئەگەر کورتی شەشیت بەڵام کەڵ بژی چاک بژی ژیانێک بژیتە کە ژیانێکی ئەبەدیە
ینی مەسەرەن تۆ بیرکەرەوە چەند ساڵ پێش ئێستا ئەم ڕووداوانە ڕویان ناوە بەڵام ئەوە تا هەتا ئێستاوە بۆ داهاتوش ئەم ناوانە هەر لەسەر زارەمێنەوە ئەمە قورسی و قەداسەتی ئەم چەمکەیەکە مەسەلی هێشتا بێگومان ینی لە ساڵی کە ئەوان لە 76 کە شەهید دەبن ڕەنگە سەدان کەس لەو ساڵە بە مەرگی ئاسایی مردی بێتن بەڵام ئێمە کەسمان باسییان ناکەین بەڵام کاتێک کە کەسانێک گیانی خۆیان بەختەکەن لە پێناو ئێمە ئەوەتە هەمیشە بە سەربەرزیەوە باسییانەکەین و لە یادیان ناکەین من قسەیەک لەسەر ئەوە بکەین بەداخەوە هەنێ جار ململانە سیاسیەکان پێشترش لە کاغادلم پرسی علامەتی پرسیار لەسەر ئەم چەمکانە دروستەکەن و لەسەر ئەم پیرۆزیانە دروستەکەن ڕاستیەکەی لە ماوەی ڕابردووە هێرشێکی بەرفراوان لەسەر چەمکەنەتەوایەتیەکان بەبەستنەوەی بە دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بە بەستنەوەی بە خراپی مامەڵەکردنی ئەحزابی سیاسی و جۆری حکومداری بە مێژووی خەباتەوە گرێدراونەوە بێکەوە لە ڕاستی ئەگەر مرۆڤ ئەگەر وەکو توێژەر یا وەکو مەسەر بە ئینساف تەماشای ئەم مەسەلە بکەم دوو شتا بێت جیا بکەیتەوە مێژووی خەباتی گەلێک کە مێژووی سەدان ساڵە و قوربانیدان و شۆڕش و شەهیدبوونی ئەو ئینسانانە ئەبێ لە شوێنێکی ترابێ مەسلەی حکومڕانی و ئەگەر هەرکەم و کوڕی و خەلەل و گەندەڵی و فەسادێک هەیەمە لە مەسلەیەکی ترە و ئەبێ بە جیاواز تەماشای بکرێ بەڕاستی جیاکردنەوەی ئەم دوو دۆخە حقیقەتێکی مێژووی و ئەبێ ئەحزابی سیاسی لە کوردستان و ئەبێ ڕۆشنبیران ئەم دوو مەسلەی یەکتری جا بکەنەوە لە ڕاستیە بەشێک لە نەیارانی سیاسی بۆ ئەزمونونەکە ئەم دۆزیان بەکارهێناوە بە جۆرێکیش بەداخەوە ڕەنگە مەسەرەن ئێستا بەشێکی زۆر لە گەنجانی ئێمە ئەبەری لەو قۆناغە نەژیاون وێ ڕای ئەوەی هێشتا لە پارچەکانی تری کوردستان خەبات هەیە تۆزێک بەرچاویان ڕۆشن نازانن کە جۆری خەبات چۆنایی بووە بەڵام لەبەرەوەی قۆناغی ڕابردویان نەبینەوە ڕەنگە نەزانن ئەو کاتێک کەسێکە بێ بە پێشمەرگە چۆن بێ دەستبەرداری هەموو شتێک بێ کاتێک مەسەرەن کەسێک بڕیارەیە بڕوا بۆ گیان فیداییەک بەسەرن بڕوا بۆ کردارێکی پێشمەرگانە چەند لە لێواری مان و نەمانایە و لە حەزانە ئینسان تووشی چیەکەن بۆیە ڕاستیەکەی بێ شتە جارێکتر ڕاست بکرێتەوە و من پێم وایە ڕەنگە هەندێک خەڵک هەبن ویست بێتیان گومان لەسەر ئەم پیرۆزیانە دابنێن بەڵام ڕاستیەکەی گەلی ئێمە لەبەرەوەی زۆرترین شەهیدی داوە جا نەگەیکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو سەرجەم پارتە سیاسەکانی تریش یەک دنیا ئینسانی ئازادی خوازمان هەیە بە دەر لە هیچ ئایدۆلۆژیایەک شەهیدیان ناوە بۆیە کەم بنە ماڵە هەیە لە کوردستانە خاوەنی زیاد لە شەهیدێک نەبێ بۆیە قورسی دەستەواژەی شەهید و هەستکردن بە گەورەی شەهید بەس لە ناو ناخی هەموو ئینسانێکی ئێمە ئەمێنێتەوە بەڵێ کاک هەوراز با باسێک لەو چیرۆکانە بکەین ئێمە من لە پێشەکی ئەم بەرنامە باسی ئەوم کرد ئێمە بە سەدان و هەزاران چیرۆکمان هەن ئەم چیرۆکانە چیرۆکی زۆر جوانی ئینسانی تایە چیرۆکی زۆر کاریگەری تایە پێوان نییە کە ئێمە پەروەردە و فێرکردنیشمان لەمایانە کەمتەر خەمە ئێمە لە ناو پەروەردە و فێرکردن لە قۆناغەکانی خوێندنە ئەم چیرۆکانە نابینین ئەم قەرەمانەتیانە نابینین ئەم گیانفیدایانە نابینین زۆر ڕاستە ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوە بێ کە سیاسەتی کللتوری هەم لایەنە سیاسەکان لە کوردستان هەم شێوەی حکومڕاندی نایانتوانی بێ ئەمە بکەن بە جۆرێک لە بیرکردنەوەی ئینسانی ئێمە نایانتوانیوە بیخەنەوە بیری خەڵک کە بزانن مەسەرەن چەند ئەکرێت هانی ئەدیبان هانی هونەرمەندان هانی خەڵکانی خاوەن قەڵم بدرێت بۆی یاداشتی ئەم سەردەما بنووسنەوە و لە ڕاستیە مێژووی گەلێک بەتەنیا بە شێوە زانستیەکە وەکو مێژوو نانووسرێتەوە بەڵکو ئەوەندەی ئەدەب ڕۆڵی هەیە لە نووسینەوەی مێژووە ئەوەندەی فیلم ڕۆڵی هەیە لە هێشتنەوەی ئەم ڕوودا و قارەمانەتیانەیە ڕەنگە ئەداتەکانی تر نەیبێت ڕەنگە ئەوەیە بە هەڵەی ینی بەهۆی نەبوونی سیاسەتی کللتوریەوە لەبەرەوەی کە نەزانراوە چۆن مامەڵە لەگەڵم دۆخانەیە بکرێت من پێم خۆشە قسە لەسەرەوە بکەین هەر بۆ پاڵپشتی قسەکانی بەڕێستان ئێمە گۆڕستانی چراکانی مامۆستا شێرکۆ بێکەس کە ئەخوێنینەوە بەڕاستی ئەمان باتە ناو ئەو کاتێک کە چۆن کۆمەڵێک خەڵک هاوڵاتی کورد ئەبرێن بۆ ئەنفال و ئەبرێن زیندە بە شاڵەکرێن ینی کە گۆڕستانی چراکانە خوێنیتەوە کە
گوێ لە باوەسە شێرکۆ بێت ڕێک ئەو باتە ناو ئەو دۆخە و ناو ئەواتە ناو ئەو ماشێنەوە کە ئەو کەسانی تایە بە دڵنیایی و مامۆستا شێرکۆ کۆمەڵێک دەقی نەمری بۆ بەڵە کورد بەجێهێشتووە کە ڕەنگە کەم کەس وەکو ئەو توانی بێتی باش لە ناو ئەو کار بڵە ڕاستیەکەی ئێمە پێویستمان بۆیە لەم قۆناغەیە کار بکەین بۆی چەندین فیلمی سینەمایی لەمبارەی من پێم خۆشە باسی ئەمە بکەین بەڵام بە سەرەتا ئێمە راپۆرتێک ببینین باسی ئەو چیرۆکانەمان کرد چەنەها چیرۆکمان هەن چیرۆکی زۆ کاریگەر ئێمە ئێستا لەم راپۆرتە باسی دایکێکەکەین چوار ڕۆڵەی بەخشیوە بەم کوردستان بەخشینی چوار ڕۆڵە ینی چیرۆکێکە دڵنیام لەوی لە هەر وڵاتێکی ترابێت ئێستا کرابوو بە فیلم ئێمە پێکەوە ئەو راپۆرتە بینین و دواتر لەگەڵ کاکە وراز محەممەد قسە لەسەر بابەتەکەمانەکەین. دا چۆن دا حەبوشتەکان خوارد چوار جار جەرگی سوتاوە دایکە عایشە دایکی چوار شەیدی ئەم نیشتیمانەیە بە تەسبیحەکەی دەستی و لەسەر بەرماڵەکە نزا دەکات خوددا کوردستان بپارێزێت صاحبی هەر دەکڕ بوو ئەو سیان نەماوە بە قوربانی ئەم دایکە ئازاری لە دەستدانی ڕۆڵەکانی بۆ کوردستان زۆر بە سوێیە ئاخر بۆیە بەیەکێتی دەڵێن حیزبی شەیدان ئەمە نمونونەکەیەتی چوار برا لە چوار کاتی جیاواز لە ڕێگەی ڕێبازی یەکێتی بۆ کوردستان شەهید ببن. من ڕۆژانە سەردانی دایکمەکەم هەموو بەیانیە لەبەرەوەی تەندروستی تەواو نییە توانە هاتو چۆکرد نوشتی نییە ئەبێ ئاگاداری ئەوە بن کە حەبەکانی چۆن بەکارێناوە ئاگامان لە تەندروستی بێ ئەگە پێداویستیە شتێکی هەبێ ڕۆژانە بۆی جەبەجەیەکەم و ئاگامان لێ بێشەڵە ئەمە ساڵی 90 شەید بوو. ئەم خێزانە ئومێدیان بە سەرکردایەتی نوێیەکێتیە تا خزمەتی زیاتری کەس و کاری شەیدان بکرێت. بە تەشید بۆ دایکم سەختترە وەک لە ئێمە چونکە دایکم بەدەل لەوەی ئەم کوڕچواکوڕی شەهید بووە براگەورەکەشم ئەمری خۆی کرد لە ساڵی 2012 شەید بەکرد کە کوڕێکی هەبوو تەنها یەک کوڕی هەبوو ئەوش بەداخەوە زانکۆشی تاو کرد لە قەڵاچوالان چون بۆ مەلەکردن لەوێ لەگە برادێکی هەردووچیان خنکان ئێستا ئەم کوڕی شەهید بەکە کە لەو قەڵاچوالان کە ئەوش مناڵێکی هەیە یعنی مناڵەکەی شەهید بەکرد بە هەتیوی بەخێومان کرد ئەبێ هەر دیسان ئەوش بە هەتیوی بەخێوکەینەوە ئەمە بۆ دایکم زۆر قورسە زۆر جار دایکم هەر هاوارەکڵێ لەکوێ ئاگاتان لێبێ ئەمە بە خەمێت بەدەل لەوەی ئەم چوار کوڕێشەی ئەوە تا پەشێوی شاعیر لە وەسفی شەهیدان ڕوو لە میوانانی بیانی دەکا کە دێنە کوردستان و دەڵێت لەسەر گابەردی هەر شاخێک لەسەر درەختی هەر باخێک لەسەر هەر بستە زەمینێک لە ژێر هەر گەزە ئاسمانێک مەترسە کەمێ سەرت داخە و تا جەگوڵینەکەت دانێ. ئاور عەلیگەلی کوردستان سلێمانی. کاک هەوراس ئەم راپۆرتە کە بینیمان چیرۆک ینی چەند چیرۆکێکی تیا بوو ئێمە چۆن ئەتوانین تەوزیفی بکەین بۆ ناوهونەر؟ لە ڕاستیە چیرۆکەکانی خانەوادەی شەیدان هاوکات چیرۆکی لە حەزەکانی گیانفیدایی خودی شەهیدەکان چیرۆکەکانی ئەوەی کە ئەو شەیدانە بەر لەوەی شەهید بن کۆمەڵە ئینسانێک بوون بە بڕوای پۆڵایینەوە پێیان وا بووە توانن بە خوێنی خۆشیان بێت شتێک بەدی بهێنن و بەڵێنیان ناوە کە دنیایەکی باشتر لەو دنیایی کە هەیە بۆ ئەوانی دوای خۆیان بنیاد بنێن. لە ڕاستی ئەمە خودی مەسەلە گرنگەکەیە کە ئەگەر ڕاستیەکەی لە دوو دیوە حەزەکەم قسە لەسەر ئەم مەسەلێ بکەم دیوێشان دیوێکی سیاسیە دیوێشان دیوە کللتوریەکەیەتی ئەگەر لە دیوە سیاسەکەیەوە ئەحزابی سیاسی لە کوردستان و بەتایبەتیشێتی نیشتیمانی کوردستان ئەوێ ئەم نەریتی گیانبازیە لە ناو ڕۆڵەکانی ئەم گەلەیە بهێڵێتەوە و کە ئەم نەریتە لە ڕاستیە نەریتیشی کوردانە بووە بۆ پاراستن لە وجودی ئینسانی کورد خۆی ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان کار بکە کە گەنجی ئەم سەردەما کە زمانی گۆڕاوە
کە بیرکردنەوەی گۆڕاوە کە ئەداتی تێگەیشتنی بۆ دنیا گۆڕاوە بە ئەداتی هاوچەرخ وا بکە ئەم نەریتانە لە ناو ئینسانی ئێمە بهێڵێتەوە. هەنی کەواتە فیلم و ئامرازەکانی تری هوەری باشترین ئاداتی ئەم سەردەمن بۆی ئێمە بتوانین مخاتەبەی گەنج پێ بکەین. لە ڕاستی ئەگەر دیقەت بی ئەوەندەی فیلمێکی سینەمایی توانێت بگاتە دوورترین شوێنی ئەم دنیا پەناترین شوێنی ئەم دنیا وتاری هیچ سیاسێک ناتوانێت بگە. ڕەنگە سیاسەکان دەستە بژێرێک لە خەڵک خۆشیان ئێمە هۆلۆکۆستمان پێگەیشتەوە بە فیلم پێمان گەیشتەوە تا ئێستا بە وتاری سیاسی سەرکردە سیاسەکانی ئیسرائیل بە ئێمە نەگەیشتەوە. ڕاستیەکەی کەیسی ستەم لێکراوان لە جیهانە باشترین ڕێگە بۆ بڵاوبوونەوەی بۆ دروستکردنی هاوسۆزی لەگەڵیانە ئەدەب و هوەر بووە. ئەگەر تۆ سەیری سینەمای ڕەشپێستەکان بکەی لێوە تێگەی کە ستەمێک لە مێژووە بەرامبەر ئەمان کراوە هەتا ئێستا ئەمان کاری لەسەرەکەن ڕەنگە ئەگەرە ستەمە مێژووە لە لەحزەی خۆشیان کۆتایی پێ هات پێ بەڵام نایاڵێ بەشەریەت بیری بچێتەوە لە لەحزێک لە لەحزەکانە ئەم ئینسانانە ستەمیان لێکراوە و بە بەردەوامی حەسانەیان بۆ دروستەکاتەوە. بە هەمان شێوە جوولەکەکان ساڵانە چەندین فیلمی سینەمایی چەندین پرۆگرام چەندین بابەتی تری هوەری چەندین ڕۆمان دروستەکەنەوە چەندین فیلمی دۆکۆمنتاری دروستەکەنەوە لەسەر بۆعلی جیاواز ڕاستیەکەی ئەوەی ئەتوانێت تەنانەت دەوڵەت بۆ هەرگەلێکی ستەم لێکراویش دروست بکە خودی ئەم کارە ساتا و خودی ئەم جینۆسایدانن بەڵام ڕاستیەکەی بەداخۆ لە تێکچوونێکی ئەم بارودۆخە سیاسیانێک با تایبەت لە باشووری کوردستان ڕویانەوە ئێمە خەریکە بە ئەحزابی سیاسی و خەڵکیشەوە هەموو شتێکی بیرەچێتەوە. بەڵام ئەبینی ئەم پێشتر چەند هەوڵێک هەبوو مەسەلەن یەکێک لەوانە گەردەلول باس بکەین مامۆستا جەلیل بەڕاستی بەسێ بەش کارێکی زۆر باش پیرۆزی کرد. بۆ ئەم هەوڵانە بەردەوام نابێت بۆ ئەمانە ینی کاری لەسەر ناکرێت بۆ ئەمە نابێت بە بەرنمەیەکی هەمیشەی. ڕاستیەکەی پەیوەست بە دوو مەسەلەیە یەکیان تەلەڤیزۆنەکان لە کوردستان ئەوەی تەوان هونەرمەندی زۆر گەورە و بەڕێز مامۆستا جەلیل زەنگەنە و کات لە کورسات ئەم درامای دروست کرد بریا لە دوای ئەوە هەرچەند چەند درامایش تریش دروستکران ڕاستیەکەی هەر لە کەناڵی ئازیزی کورسات ئەبوو بەردەوامی هەبێ. ڕاستیەکەی بەشێکی زۆر لە گەنجی و سەردەمە لە ڕێی ئەم درامایانەوە هەندێک حقەتی مێژووی سەردەمەکانی تریان بینیەوە خۆزگە تەلەڤیزۆنەکانی تریش مەسەن بەردەوام بوونە لەسەر ئەم کارانە. بەڵام ئەمە کاری تەلەڤیزۆنێکە یان ئەمە کاری مؤسسەی حکومەت و لە ڕاستیە کاری هەموو کەسێکە لە ڕاستیە کاری هەموو کەسێکە یەکێک لەو بە دڵنیایە کاک سامان ئەزانی یەکێک لە ئیشکالەکان لەم سەردەمی ئەمە کە خەڵک بەگشتی تێکەوتواڵێ ئەوە ئیشی من نییە ئیشی ئەوی ترە مەسەرم خەڵکێکە ڕوا کاغەزێک فڕەیە لەسەر جاداڵە ئیشی کە ناسێکە هەڵیگرێتەوە نا ڕاستەکەی ئیشی منیشە شەقامەکە پاکەمەوە نەک بەتەنیا ژینگە پارێزێک باشە ئیشی هەموو کەسێکە گرنگی بەکای کللتور بە ئیشی هەموو تەلەڤیزۆنەکانە بەبێ هیچ جیاوازێک مەسەرن جاریوە تەلەڤیزۆنێک گەڵەکە کە وڵا ئیشی من نییە من تەلەڤیزۆنێکی هەواڵی و بەرنمەیە نەسەر ئەڕۆم دراما ناکەم بەڵام وانە لە ڕاستە ئیشی هەموو کەناڵەکانە ئیشی هەموو وەزارەتەکانە ئیشی هەموو ناوەندە سەقافیەکانە ڕاستیەکەی لەبەرەوەی ئێمە ئەبێ لە حەزە مێژوویەکەی خۆمان وەکو میلەت بیر نەچێتەوە ئێمە لەکوێین و چیەکەین و چواردەورمان کێیە و مێژوومان کامەیە چونکە مەسەرەن تۆ هێشتا لە زۆنێکی سەیڤا ناژیت تەنانەت مەسەر من پێت بڵێم جوولەکەکان ئێستا لە هەموو دنیای حەسانی تایبەتی خۆیانیان هەیە باشە ڕێز لێ گیراون کورسی تایبەتی خۆیانیان هەیە سەر ڕای ئەمە دەوڵەتێکی سیاسیشان هەیە بەڵام بە بەردەوامی ئیش لەسەر ئەم کەیساکەنەوە کە گەیشتونەتە ئەو سەری کەناری ئارامیش باشە بەڵام تۆکو کورد هیچی بەدەست نهێناوە و خەریکی مەسەر من زۆر جار بەشێکی زۆر لە فیلمەکانم لەسەر ئەم کارەسات و جینۆسایدانە بوو لە کۆڕەکانە پێم وترا کاگەوراز بەز نییە ئیشکردن لەسەر مەسەلانە نا ڕاستەکەی ئەوەیە کێمە تا ئێستا هیچمان نەکردەوە کاکەوراز پێیان وتم کە کاتم تاو بۆ بەڵام ئاخر پرسیار ئێوە وەکو مەکتەبی گەشەپێدانی بیر و وشیاری چیەکەن لە دوای کۆنگرەی نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەر لە نوێ هەیکەلی مەکتەبەکان داڕژراوەتەوە ئێمە لە مەکتەبی گەشەپێدانی بیرۆشیاری بۆردی ئەرشیف و مێژوو پلانمان هەیە کە کۆمەڵک فیلمی دۆکۆمنتاری لەسەر مێژووی شۆڕش دروست بکەین و هەندێک لەو شتانی کە ئێستا باسمان کردن و کاریان لەسەر نەکراوە هەوڵین دروستیان بکەین بە تایبەت ینی ئەو دیوە گەشانەی کە لە ڕابردووە هەمان بوون. هونەرمەند هەوراز محەممەد هیوادارین کە کاری نوێی جەنابتان ببینین لەم بوارە جاری کە لەم ستودیۆکە بەرنامە لەگە بەڕێستانە کرا قسە لەسەر کار و بەرهەمەکانی ئێوە بکەین وەکو هونەرمەندێک زۆ سپاس سپاس بۆم دەرفەتە
وەڵە بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە تا بە یەگەیشتنەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.